سلااوسان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ یەکشەممە 12 خرمانانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 3 سەپتامبری 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕێگرنگترین هەواڵەکان. هەڵوەشانەوەی مۆڵەتی کارکردنی ڕێکخراوی ڕۆژنۆباری زانستی کوردستان، دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری مەهاباد، سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتیەک لە شاری سەقز، ناڕۆنی شارەنووسی ماشەڵڵا کەرەمی باوکی محەممەد مهدی کەرەمی، مانگرتنی بەهارە هدایەت لە ناڕزایەتی بە کوشتنی جەواد ڕۆحی، سەپاندنی سزای زیندان بەسەر 2 ڕۆژنامەنووس لە ئێران، برینداربوونی دەیان کەس لە خۆپیشاندەرانی ئریترەی لە ئیسرائیل و کۆبوونەوەی هەزاران کەسی خەڵکی ئەرمەنستان دژ بە دەوڵەتی ئازەربایجان. درێژەی هەواڵەکان. هەڵوەشانەوەی مۆڵەتی کارکردنی ڕێکخراوی ڕۆژنۆباری زانستی کوردستان. وەزارەتی ئاموزش و پەروەرشی کۆماری ئیسلامی ئێران مۆڵەتی دامەزراوەی پەروەردەی ڕۆژنۆباری زانستی کوردستانی هەڵوەشانەوە و بەردەوامی کارکردنی ئەم دامەزراوەوەی قەدەغە کرد. سیروز عەباسی و هاوژینەکەی فەریدە وەیسی کابەندکراوی سیاسی پێشوو لە دەست بەسەرکراوانی ڕەوتی بزوستنەوەی ژن ژیان ئازادین وەک دامەزرێنەری ئەم دامەزراوەیە لە پەیامێکی ڤیدیۆیدا ڕایەنگەاند ئێمە ئەم کارێ حکوومەت بە کارێکی بێبنەما، نایاسایی و نادادپەروەرانە دەبینین. لە بەشێکی ئەم پەیامە ڤیدیۆیەدا کە ڕووبەڕای گشتی بڵاوکراوەتەوە ئاماژە بە هەڵس و کەوت و سەرکوتی ناوەندە حکوومەتیەکان بەرامبەر بە چالاکیە مەدەنیەکان بۆ کەمکردنەوەی زیانەکانی سیستمی ناوەندگەراکراوە و هاتووە سیستمی پەروەردە ئێران سیستمێکی ئایدۆلۆژیکە کە لە ماوەی سەسڵانی ڕابردوودا سیاسەتی ئاسمیلاسیۆنی لە ڕێگەی پەروەردە سەپاندووە و ئاکامەکەی ژینۆسایدی فەرهەنگی بووە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری مەهاباد. ڕۆژی یەکشەممە 5 خەرمانانی 1402 هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد بە ناوی خالید مەولان نەژاد لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکرا. بە پێی راپۆرتەکان هێزەکانی حکوومەت خالید مەولان نەژادیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کردووە و ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە بێبەش کردووە. شاینی باسەکە هێشتا هۆکاری بەندکرانی ئەو هاوڵاتیە و شوێنی ڕاگیرانی ڕوون نەکراوەتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتیەک لە شاری سەقز. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری سەقز بە ناوی میلاد فازڵپور لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە 1 ساڵ زیندانی تەعەلیقی مەحکوم کرا. میلاد فازڵپور تەمەن 24 ساڵ و خەڵکی گوندی مەلقەرنی سەر بە شاری سەقز ڕۆژی 5 پوشبەڕی ئەم ساڵ لەلایەن ئێزارەی سڵاتەوە دەست بەسەر و پاش چەند ڕۆژ بۆ گرتوخانەیە و ناوەندە ئەمنیەتیە لە شاری سنا گوازرایەوە. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی سەقزەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حەزبە نەیارەکانی ڕژیم بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا. گواستنەوەی هاوڵاتیەک بۆ زیندانی نەغەجا. لە ڕۆژانی ڕابردوودا ئەیوب ئاغڵیانی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانەکەی بۆ زیندانی نەغەدا گوازرایەوە. ڕۆژی چوارشەممە 1 خەرمانان ئەیوب ئاغڵیانی تەمەن 22 ساڵ و خەڵکی شنۆ بانکشتی لەقی جێبەجێکردنی سزای دادگای ئینقلابی ئەو شارەکرا و پاش دەست بەسەرکران بۆ زیندانی نەغەدا گوازرایەوە. ناوبراو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتەکانی تێکدانی یاسایشی گشتی لە ناوبردننی مڵک و سامانی گشتی و ئیجماع و تەبانی بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی نەتەوەیی بە 10 ساڵ و 6 مانگ زیندان و 7 زەربە شەلاق مەحکوم کرا، بەڵام ئەو حکومە لە دادگای پێداچوونەوە بۆ 4 ساڵ کەم کرایەوە. ناڕۆنی شارەنووسی ماشەڵڵا کەرەمی باوکی محەممەد مهدی کەرەمی. ڕۆژی شەممە 11 خەرمانان کانونی مافی مرۆڤی ئێران ڕایگەیاند ماشەڵڵا کەرەمی باوکی هەمیشە زیندوو محەممەد مهدی کەرەمی کە لە ڕۆژی 31 گەلاوێژەوە دەست بەسەرکراوە چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە و تەنیا 1 پەیوەندی کورتی تەلەفۆنی
لەگەڵ بنەماڵەکەیدا هەبووە. بە پێڕاپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران درێژکردنەوەی ماوەی بەندکرانی ماشەڵا کەرەمی لە سەروبەندی ساڕۆژی شۆڕەشی ژینە بە ئەمڤستی گوشارهێنان بۆ بنەماڵەی دادخوازان ئەنجام دەدرێت. ناوبراو لە هێرشی هێزانمیەکان بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و دەست بەسەر مێدالیای کوڕەگیان بەختکردووەکەی داگیرا. هەروەها پارێزەری ئەو بنەماڵەش بە ناوی ئەمیر حسێن کوهکان لەلایەن حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی ئاڵۆزیەکانی نێوان کورزانی کەرکووک و دەوڵەت. کاتژمێر 5 ئێوارەی ڕۆژی شەممە 11 خەرمانان دانیشتوانی کوردی شاری کەرکووک لە ناڕزایەتی بەداخستنی ڕێگای کەرکووک هەولێر خۆپشاندانیان کردو لەگەڵ هێزانمیەکان تێکەڵچوون کە بەهۆیەوە 4 کەس گیانیان لەدەستا و 13 کەسی دیکەش بریندار بوون. بە پێڕاپۆرسەکان ماوەی چەند ڕۆژە عەرەب و تورکمانەکانی سەر بە گروپی ئەسائبی ئەهلی حەق دژ بە بڕیاری دەوڵەت بۆ گەڕانەوەی بارەگایەکی نظامی بۆ پارتی دیموکراتی کوردستان شەقامی سەرەکی هەولێر کەرکووکیان داخستووە و هەر کەسێک بیەوێت لەو شوێنە تێپەڕبێت ئازاری دەدەن و ڕێگەی پێنادەن. ڕۆژی شەممە دانیشتوانی کوردی شاری کەرکووک لە ئاست ئەو دۆخە وەزاڵە هاتوون و خۆپشاندانیان کرد، بەڵام هێزەمنیەکان هێرشان کردە سەریان و 4 خۆپشان دەرگیانیان لەدەستا. جێگە ئاماژەیەکە سەرۆکوەزیرانی عێراق فەرمانی بە کۆکردنەوەی خێوەتی مانگرتوانی تورکمان و عەرەب داوە و درەنگانی شەوی ڕابردوو دۆخی شاری کەرکووک تۆزێک هێوەربووتەوە. ڕۆخاندنی ماڵی هاوڵاتیانی بەلوچ لە جالق. بەیانی ڕۆژی چوارشەممە 8 خەرمانانی 1402 هێزە ئینتیزامیەکان بە هاوکاری مەئمورانی شارەداری خانووی شارۆمەندانی بەلوچیان لە شارۆچکەی جالقی سەر بە شارستانی سەراوان ڕووخاند. بە پێڕاپۆرسەکان هێزە ئینتیزامیەکان و مەئمورانی شارەداری کاتژمێر 4 بەیانی هێرشیان کردووەتە سەر ناوچەی سوورو لە شارۆچکەی جالق و چەند خانووی شارۆمەندانی هەژاری بەلوچیان بەسەریاندا ڕووخاندووە. بە وتەی چالاکانی بەلوچ بە دەیان ئەنجامانی ئەو خێزانە بەلوچانە ئاوارەی ناوچەکانی دیکە بوون لە حاڵێکدا ساڵانێکە لەو شوێنە نیشتەجێن و ڕژیمی سەرکوتگەر بەبێ ئەوەی شوێنێکیان بۆ دابین کات ماڵەکەی بەسەریاندا ڕووخاندووە. مانگرتنی بەهارە هێدایەت لە ناڕزایەتی بە کوشتنی جەواد ڕۆحی. بەهارە هێدایەت بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین لە نامەیەکدا ڕایگەیان قەتڵی حکوومەتی جەواد ڕۆحی بە توندی شەرمەزار دەکات و بۆ پشتیوانی لە شۆڕەشی ژن ژیان ئازادی و لە ناڕزایەتی بۆ قەتڵە حکوومەتیە مان لە خوارزن دەگرێت. لە بەشێکی ئەو نامەیەدا هاتووە لە سەروبەندی ساڕۆژی گیان بەختکردنی ژینامینی بکوژانی دەستیان داوەتە سەرکوتی وەحشیانە تاکو ناوێک کە بووەتە ڕەمزی سەرکۆتن لە یاد و ویژدانی خەڵکدا پاکەنەوە. سەرکۆتگەرانی حکوومەت وە ئەزانن کە دەتوانە ناوی ئازادی و ویژدانی مرۆڤایەتی بەند بکەن. من بە پێ ویژدانی ئازادم بە نیشانی ناڕزایەتی بەرامبەر بە زیندانیکردنی ئێلاهە محەممەدی و نیلوفەر حامدی دوو هێمای بزوستنەوەی ژنجیان ئازادی و لە ناڕزایەتی بە قەتڵی حکوومەتی جەواد ڕۆحی هەروەها بەمبەستی پشتیوانیکردن لە ژنانێک کە لە ماوەی 1 ساڵە خەبات دەکەن لە ڕۆژی پێنجشەمەوە مان لە خوارزن دەگرم. سەپاندنی سزای زیندان بەسەر 2 ڕۆژنامەنووس لە ئێران. ماڵپەڕی هێرانە ڕۆژی شەممە 11 خەرمانان ڕایگەیاند 2 ڕۆژنامەنووس بەناوەکانی ئێلناز محەممەدی هەواڵنێری ڕۆژنامەی هاومیهەن و نەگین باقری هەواڵنێری ڕۆژنامەی هەفتی بەیانی لەلایەن زادگای تارانەوە بە 3 ساڵ زیندانی تعلیقی و کۆمەڵێک سزای تەکمیلی مەحکوم کراون. بە پێزانیاریەکان ئێلناز محەممەدی خوشکی ئێلاهە محەممەدی ئەو ڕۆژنامەوانەیەکە ماوەی 1 ساڵە بە بیانوی ڕۆماڵکردنی مەراسمی پرسە و سەرخۆشی ژینامینی لەلایەن حکوومەتەوە زیندانی کراوە. ناوبراو لە ڕێکۆتی 16 ڕێبەندانی ساڵی 1401 بە تومەتی ڕۆماڵکردنی ناڕزایەتیەکانی بزوستنەوەی ژن ژیان ئازادی دەست بەسەر و پاش ماوەیەک بەدانانی وەسیقە ئازاد کرابوو.
برینداربوونی دەیان کەس لە خۆپیشاندەرانی ئریترایی لە ئیسرائیل. ڕۆژی شەممە 11 خەرمانانی 1402 سەدان پەنابەری خەڵکی ئریترا دژ بە دەوڵەتی ئیسرائیل خۆپیشاندانیان کردو لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتن. بە پێڕاپۆرسەکان نزیکەی 30,000 پەنابەری خەڵکی ئریترا لە وڵاتی ئیسرائیل ژیان بەسەر ئەبەن و ڕۆژی ڕابردوو بە سەدان کەسیان بۆمبەستی ناڕزایەتی دەربڕین لە ئازڕێ ڕسمێکە لەلایەن سەفارەتی ئەو وڵاتە لە تەلاڤیڤ بەڕێوە دەچوو خۆپیشاندانیان کرد. کاتێک هێزەکانی پۆلیس دەستێوەردانیان کرد تێکەڵچوون ڕوویدا و بەهۆیەوە دەیان پەنابەر بریندار و 30 سەربازی پۆلیسیش ڕەوانەی نەخۆشخانەکران. دووە هەواڵ کۆبوونەوەی هەزاران کەسی خەڵکی ئەرمەنستان دژ بە دەوڵەتی ئازەربایجان. ڕۆژی شەممە 11 خەرمانان هەزاران شارۆمەندی خەڵکی ئەرمەنستان لە شاری ئێرەوان کۆبوونەوە و دژ بە دانانی ئابلۆقە بەسەر ناوچەی لاچین لەلایەن وڵاتی ئازەربایجانەوە خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپۆرسەکان دەوڵەتی ئازەربایجان پاش دوایین شەڕی لەگەڵ وڵاتی ئەرمەنستان ناوچەی قەرەباغی داگیر کرد و ڕێڕەوی لاچینی داخست. بەپێ ئەو ئابلۆقەی دەوڵەتی ئازەربایجان خستوویەتە سەر دانیشتوانی ناوچەی قەرەباغ بە هەزاران کەسی مەدەنی گیانیان کەوتوتە مەترسیەوە و ئازەربایجان ڕێگە نادات خۆراک و دەرمان بۆ خەڵکی ئەرمەنی قەرەباغ هەناردە بکرێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بن.